بەڵام کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە هاتوینەتە دەڤەری مەغمور. ئێمە لە دواخاڵی هێزی پێشمەرگەی کوردستانین. ئەوەی دەبینین دواخاڵی هێزی پێشمەرگەی کوردستانە لەگەڵ دەڤەری مەغمور لە پشتەوەی من مەغمورە. ئێمە لەم بە دوواداچوونە هەوڵ دەدەین بزانین جموجۆڵەکانی داعش لەم ناوچەیە چۆنە، ئامادەکاریەکانی هێزی پێشمەرگا و ژیانی خەڵک، ژیانی گوننشینان لەو ناوچەیە چۆنە. لەگەڵمان بن. کاکی مسڵاو لێبێ ماندوو نەبن باشن لە مەغمورەوە دەی بەرێ خەڵکی مەغموری بەرێ دۆخەکە چۆنە؟ وڵاهی دۆخەکە باش نییە بەم بۆ باش وەڵاهی جلم و جۆڵی داعشی زۆرە وەچ پێشمەرگە لەوێ بوو هیچ جلم و جۆڵک نەبوو بەس ئێستا جلم و جۆڵ گەلە زۆر بووە. ترستان هەیە لەسەر ژیانتە؟ بەرێ بەرێ هەر بە لەحزات لە خۆمان تامین نینە. بەڕاستیکە بەرێ بەم شێوەیە خراپە؟ بەرێ زۆر خراپە. عێراق حەجی شابی لەوەیە هیچ جوودیان نییە لەوێ. داعش وجودی زۆرە؟ بەرێ چۆنە ینی جوڵەکانی داعش بەس شێوەیەکە؟ وەڵا عوبەی دادەنێنەوە خۆیان بە خەڵک پیشان دەدان ترسیان نێستا بەڕاستی پێشترەوە چ پێشمەرگە لێ زۆر دەترسان هیچ زلم و جۆڵک نەبوو. ینی خەڵکەکە لە مەترسیدایە؟ ئارێ وەڵا خەرکەکە لە مەترسی دێرە. وەزعەکە باش نییە؟ ناوەڵای وەزعەکە باش نییە بەڕاستی. عێراقیش ناتوانانی بەرگری لەو ناوچەیە. ناوەڵە بەرگری پێ ناکرێ ئەگە پێشمەرگە نەبی بەکەلک نایەوە. ئێوە دەتانەوەی پێشمەرگە بگەڕێتەوە. بەرێ داعش کەسی ڕفاندووە سەرانەی وەرگرتووە شتی وای کردووە کە باز دەکرێت؟ وەڵاهی شتیوالم نەزانێ بەس بۆ هەبووە بەرە عوبە هەبووە دایان نایەوە لە سەرڕێی خەرچی زلم و زۆلیان زۆر هەیە بەڕاستی. داعش زلم و جۆڵی هیچ؟ ئەدی حتمما هەیە ترسەکەی لەسەر داعش؟ ئەرێوە بۆ یانی چ ترسەکەی؟ سوپای عێراق نییە حەجی شعبی هەیە؟ ئەنا سوپای عێراق ئەوان لە چیای خۆیان قەیم کردی لە چیای خۆیان خەڵک بە ئارامی دەخەوی؟ بە قورعان دەشتەکە ناپەراز نا بەس مەخمور باشترە. یانی ترسەکەیە؟ ئەدی حتمما. ئەی چارەسەر چۆن دەبینن؟ وڵای چارەسەر ئیلاگە اتفاقێک بکرێ بەشکم ئەو پێشمەرگە بگەڕێتەوە باشە بۆ حتمما ئەرێوە پێتان باشە پێشمەرگە خەڵک مرتاحە بیاینێ ئێستا و مرتاحیە نییە؟ ناوەڵا نییە ترسەکەی ترسەکەی چۆنن باشن؟ وەزەتان چۆنە؟ وەزعەکە چۆنە؟ داعش ترسی دروست کردووە؟ بەرێ درستی کردووە داعش ترسی دروست کردووە؟ بەرێ لەو على ڕەشی لە قەرازی هەیە داعش ترسی زۆر هەیە. یعنی خەڵک مرتاح نییە؟ ناوەڵە مرتاحنیە خەرە. ئەی چی بکەن چ دەکەن چۆن ژیان دەکەن؟ داوا لە سەرکرداتی کورد تاکەن لە کاک مەسعود و لە سەرکەرم دەکەین و ئەگەر بەهەنەشەو خەرکەی دابێت. یعنی داوا دەکەن پێشمەرگە بگەڕێتەوە؟ بەرێ داوا دەکەن پێشمەرگە بگەڕێت تەخەرشی مەخموری ئەو گوندانە ئەمە یعنی وەزعی باش نییە. باشە دەڵێن داعش سەرانەی لە خەڵک وەرگرتووە. بەرێ ڕاستە داوای سکاتی دەکات داوای سەرفترە مەڕی دەکە سکاتی مەڕی دەکە داوام شتەش دەکە لە خەرک. یعنی ژیانی ئەو خەڵکە لە مەترسیدایە؟ زۆر زۆر لە مەترسیدایە بەرێ خراپە. بەرێ خراپە. ئەی سوپای عێراق لەوەیە حەشت لەوەیە؟ ئەس بش عەبی ئەوانە دەستیان بەکراوی خۆی گرتی ئەگەر داعش لێنە ئەگەر کوردش نەچی بکە. یعنی ئەوان کراوی خۆیان گرتیە بانەی بە؟ ئەوان کراوی خۆیان گرتەکە بانەی بە ئەگەر کورد نەبێت ئەگرێشێتی و پارتی نەبی ئەوانە بەچ ناچن. ئەوان لە بارەکەکانی خۆیان نانە دەرەوە؟ ناوەڵە ناوێرن بێ نەدەرێ ناوێرن ناوەڵە دەترسێنەوان دەترسێن عاربن هەمووەلەکە عاربن. یعنی داعش بەجدیت مەترسی لەو ناوچێتی لە ڕەشی هەیە لە قەراجی هەیە دەگەڕن بەرانی زۆرن زۆرن دەستەکە خەرێک کەوایە گەڕانەوەی پێشمەرگە زەڕورە زۆر زۆر دەست نەکەن خەڵکیش داعش بەرێ بەرێ دەستەکە خەرێک نا لە خەرک دەسێنن غەدر لە خەرێک دەکات غەدر دەکات سەعمر لەوێ نەدەرێ نانی بینە چتی بینە دوام دەرێ بینە سکاتی مەڕیمان بدێ ئەو شتانە داوا دەکات. وەزعەکە باش نییە؟ ناوەڵە باش نییە. ئێستا ئێمە لە دواخاڵی سنووری هێزەکانی پێشمەرگەی کوردستانین کە لە سنووری دەڤەری مەغمورین لەسەر چیای بازارگەین کە ئەمە دواخاڵی هێزەکانی پێشمەرگەی کوردستانە. لە دواوەی من سەنگەرەکانی هێزی پێشمەرگەیە لەم بەرەش بێگومان لەسەر چیاکانی قەرەچووق سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی تێدا لەگەڵ چەند سەنگەرێکی هێزەکانی پەکەکە کە لەوێ کەمپێکی شەیە. لە خوارەوەی ئێمە مەخمورە لەوێوە سوپای عێراق حەشدی شعبی لەوێن
و لەقەت ئەم چایانە و لەو بەریشدا باز دەوە دەکرێت دەیان شەکداری داعشی تێدا ژمارەکەی چەندە و جموجۆڵەکانی داعش چۆنن و ینی مەترسیەکان چین هەموو ئەو پرسیارانە دەمانەوێت لەگەڵ دانیشتوانی ئەو گوندە قسە بکەین کە ئەوان شەو و ڕۆژ لێرە کاسبی دەکەن ژیان بەسەر دەبن ماڵیان لێرێ ژیانیان لێرێ دانیشتووی گوندی دەوروبەری ئەو ناوچێن دانیشتووی مەغمورن بەڵام بەهۆی نالەباری دۆخەکە ئێستا هاتوونەتە ئەو ناوچێ سڵاوتان لێبێت دۆخەکە چۆنە؟ وەڵی دۆخەکە برێن چۆنە هیچ ساکەی کورد ئەو جەوەی بەدر نییە لەگەر ڕۆشنی پێشمەرگەی ئەو مەتقیس ئامنێکی هەی تێدا نیە دانی مەترسی بەس لەسەر کووردە؟ وەڵا گەر ڕاستی بیتن مەترسی بلۆ کۆی گشتی مەتیقەکەی هەیە ینی بۆ عەرەب و خەڵکی دیکەش بە تاکید وایە باش مەترسیەکان چییە؟ ینی باشە هەر دەڵێن جموجۆڵی داعش هەیە داعش چ دەکە؟ والله داعش يعني هەموو ژیان لەمە تار کردێ و یان لێ ناگەڕێش کە سابات خۆمان بکەین و هەر لەو چیانە دەنجان دێ و قسەی لەگەرەیەکی دی دەکەن یعنی کە خەرک دەچی لۆ دۆمبەران و ئەو شتانە لۆ ئاقارێ دایان بینن باشە بەس داعش بەێ باز دەوە دەکرێت سەرانەی لە خەڵک وەرگرتووە ئەمە ڕاستە؟ نەخێوان نییە پارەی لە خەڵک وەرنەگرتووە؟ پارەی لە خەڵک وەرنەگرتووە یان بە پێچەوانە و دەچن خەرک دەچن لە ئاقاری لۆ دۆمبەران و شتانە دۆمبەرانیشان دەدەنێت دەرێ بە زوازمان لێ بڕۆن لەکنەما ینی داعش داوای پارە لە خەڵک دەکە بەڵێ گەیشتە ئەو مەرحەلەی داعش لەو ناوچانە هەر کەسێک ببینی بڵێ پارەم دەوێت بەڵێ بەڵێ داوای سەرانەیە لێکرد بوو ڕادیارە بە پێ و معلوماتانەی قسە و ئەوەی خەڵکی بیتن ئەو گوندە بە کاملی چۆلی کردی حەڵ ماڵ بووە هەژ ماڵ بووە ڕێژەکەی نازم بەس دانیشتوانی ئەو گوندانی ژێر بنارەکە بوونا باش داوای بازیان لێکردن و ئانیش ڕۆشینە بەس ئێستا کە جەوەکە یەکجار بەڕاستی وازاکە شلۆک بۆ یعنی لە پێ ناگەم ینی ئێستا دەنجی تەقە نابیستم بیستەقەیەک نییە چییە مەسەلە چییە؟ ئەو ترسە چییە ینی مەترسی ئەوە هەیە داعش پەلاماری ئەو ناوچەیە بدە و وەکو دەبینم سەنگەرێکی زۆری هێزی پێشمەرگەش هەیە ناتوان لۆ سەرەوە بێن بەس لە خوارە دەتان یان جمجۆڵ خۆیان بکەم بەلو بەبێ دەنجش ینی داعش بەس لەو سنوورەیەکی حەجی شابی سوپای عێراقی لێ لەوێ جمجۆڵی هەیە بەڵێ لەعام پێشمەرگە بستە خوارێ ناتوان سەر دەربین ینی تاکە بەرگری لەو ناوچەیە پێشمەرگەیە باش ئەی مەترسیەکان چێ مادەم پێشمەرگە هەیە وەڵام مەترسیەکان مامۆستا ئەوەیە ئێستاکە ئەو کەسانی لە بن ئەو گوندانەی لە ژێر بنارەکەنا وای هەم باسیوی دەکەن دەرێ بە شەو حکومەت دەدەستە خۆیتیان بە ڕۆژ لەدەست جێیشە ینی بە ڕۆژ سوپا لەوەیە بە شەویش داعش دێ بەڵێ حاکمی ئەو مەتیقی بە شەو داعشە باشە بەڕاست داعش لێرە زۆرە ژمارەی وڵی نازانەمە نازانین چەند چەکدارن چەکدارن هەموو چەک و ئەسلای خۆیان پێ بەس خێزانیان لەگەڵە بەڵێ خێزانشان لەگەرە لەو ماوە هیچ تەقە بووە نازانم جێتان لێ نەبووە باشە ئەگەر لە ژێر سوپای عێراق ئەو چەکدارانەی داعش ئەگەر ئاگادار بن عێراق هیچ ئۆپراسیۆنێکی کردیە هەوڵی داوە و ناوچەیە پاک بکات هەوڵی دا لەگەر یانی ئەزکانی پێشمەرگەش ئینتفاقیان کرد گوتیانوان لە سەری ینیوانش لە خوارێ ئێستا پێویست دەکە پێشمەرگە و سوپای عێراق بە یەکە ئۆپراسیۆن زۆر باشگە بکرێتن زۆر شش هیچ فەرقی نییە هەموو ملەتەکەی خۆیان بەڕێوە زیاتر لە ساڵێکە حکوومەتی عێراق باسی لەوە کردووە کە بە تەواوی داعش لە عێراق لە ناوچووە بەڵام وەکو دەزاندرێ جمجۆڵەکانی داعش لە دەڤەری مەغمور لە ژێر سنووری سوپای عێراق و حەشدی شعبی داعش جمجۆڵی دەست پێ کردوتەوە هەموو لەو شوێنانێک کە هێزی پێشمەرگە سەنگەری تێدایە پێشمەرگەی لێە داعش بە هیچ شێوەیەک ناتوانێت جمجۆڵ بکات چونکە پێشمەرگە دەستەوەستان نەوەستاوە لە بەرامبەریان بەڵام لەو شوێنێک کە من ئێستا لێ ئامادەم خێزان دەژین منداڵ دەژین هەموو خەڵکێک لێرە ژیانی ئاسایی دەبەنە سەر کە هێزی پێشمەرگەی لێە لە خوار ئەم ناوچەیە بە چەند مەترێک سوپای عێراق و حەشدی شعبی لێ جموجۆڵەکانی داعش دەستی پێ کردوتەوە
تەنانەت داعش لەو ناوچەیە ئەوەندە ئازاد بووە فۆتۆی خۆی بڵاو دەکاتەوە. ئەمەی دەیبینن فەرماندەی باڵا یاخود ئەمیری گەورەی چەکدارانی داعشە لە دەڤەری مەخمور وێنەیەکی لە تۆڕی کۆمەڵایەتی بڵاو کردوتەوە. ئەم ئەمیرەی داعش بە ناوی دوڕیت ئەمینە. من دەمەوێت لەگەڵ خەڵکی ئەم ناوچەیە قسە بکەم بزانم داعش چی دەکات لێرە. بەڕاست جوڵەکانی داعش چۆنە؟ داعش دیارە لەو سنوورەی وەکو بخۆشت باسی لێوە کرد داعش هەیە بۆ بڵێن ئەگەر بوونی نەبی بوونی هەیە. بەڵێ حتا لەو فترێ سەردانشی سنووری قەرازیان کردەوە و لێ لە چەندین گوند چوونە سەرانیان وەرگرتووە. سەرانیان لە خەڵک وەرگرتەوە و هەموو ماڵەکانیان تەبلیغ کردو و هەر بابایە دەبی 100,000 دینار بداتێ. هەر خێزانێک 100,000 دینار بیدات. ئەگەر نەیدا ئیدیۆ بە خۆیان بەرپرسیار دەبێت. یعنی کوشتن زمانی کوشتنە بەخۆ دەزار ئەو زمانی خێری نییە خواڕامی کردیە بەس کوشت لە زانی. کەواتە ئەوە یەکە لەو دەلیلانەی کە خەرکەکەشیان تۆقاندیە بە کوشتن بە کوشتن چونکە پێشی ئێستا خەڵکەکی زۆر لە 2014 تا دەگەی ئەوڕۆکە خەڵکەشی زۆر بەو ناوەی کوژداوە. باشە داعش بۆتە مەترسی لەو ناوچەیە؟ بەڵێ داعش لەو سنوورەی قەراز سنوورەشی فراوانە لەو لای دەکەوتە گەیارە و ئاویجە و چای قەرەچووشان لە پشتە ڕۆژانە ئەوانە لەو چای و لەو دەشتەی دەسوڕێنەوە مەترسینە لۆ خەرک هەرسا بەڵێ ژمارێک لە گوندی کوردیمان جێرێ بووە کە کوردن گوندەکانی خۆیان چۆڵ کردەوە. ئەوان هاتوونە تا ناوچەیە؟ ئەو هاتینە کەندیناوەی ئێستا کە چەند ماڵەکی دەناسین لە کەندیناوەی والێکوانە مەردارن هاتینە لە ترسی داعشی لەوێن دەر چۆلیان کردی هاتینە لەبەر ئەو سەرانیان لێدەستینن هەر مال 100,000 نارێن لێستانینا پێشیان گوتینە دوورنەی نەکەن بەبێ ئەوەی ما 115 سکاتمان دەوێ. باشە داعش لە چێە؟ یعنی ئێمە سنووری پێشمەرگە دەبینین ئەوەی ئێستا ئێمە لە ماڵێک وەستاوین خێزانی تێدایە ژنی تێدایە منداڵی تێدایە. داعش لە چێە بەڕاست؟ داعش بخۆی لە سنووری قەراز زیاتر هەیە لە ناو چیاشەیە بەڵام لە چای لە چێندا سەرەوەی پێشمەرگەیە بنەوەژێر ینی ئەو فەراغی کە لێنەوە سوای عێراق و داعش لەو فەراغی ئەو بینی پێشمەرگە و جێشی عێراقی هەر ناو جێشی عێراقی توانای ئەویان نییە کە ئەمنیەت لۆ خەرچی دابین بکەن ناتوانن ژمارەیان کەمە چەکیان نییە شارەزانینە ئەوانە هەموو بەز ناو ڕەبیەکانی خۆیان دادەنیشن نایەنە دەرێ بە ڕۆژ بەس سیارەکانیان بەڕەت لێتن و ئەوە دەکاتن ئەگەنا هیچ ئەوەی نایەنە دەرێ خەرچیان پێ ناپارێزی. کەواتە کۆنتترۆلی سوپای عێراق لەو ناوچەیە نییە تەنیا لە ناو شارەکان بەس لە ناو شارەکان ئەوان هەموو قوتیانەوە بەس خۆیان بپارێزن ئەو زادە ڕئیسیانی کە پێدادێن یا ئەو ڕەبانەی کە لە ژێر دەسەڵاتی خۆیتە هەموو هەوڵەکان ئەوەیە بە خۆیان هیچیان بەسەرێ بە تەنیا بەڵام کاریان بە خەڵکدان چی بەس ئێوە وەکو خەڵکی ئەم ناوچەیە هەموو تەمەنتان لێرە بردۆتە سەر چارەسەر چۆنی دەبینن ینی دۆخەکە بەردەوام بێ چی بەسەر دێ چارەسەر چییە؟ فڕان چارەسەر ئیلە گەڕانەوەی پێشمەرگە لێ ناوچەکەی بۆ چێندە؟ بۆ ناو قەرات مەخمور و قەراز و ئەوان ئەگە پێشمەرگە نەگەڕێتەوە هیچ ئەوەشکەی ینی خەڵکی مەخمور سەلامەت نییە سەلامەت نییە سەلامەت نەخێر دەبێت پێشمەرگە بگەڕێتەوە دەبێ بگەڕێتەوە پێشمەرگە نەگەڕێتەوە بە تەمای زەیشی عێراقی بیتن ئەوە بیتن نەخەرک متمانەی هێش لێوێن دەربیتن هیچ ئەوە نییە ئیلا دەبێت پێشمەرگە بگەڕێت. باشە سێ هێز دەبینین لەو ناوچەیە بەدەر لە داعش هێزی سوپای عێراق هێزی پێشمەرگە و گەریلاش وایە؟ باش شەڕ بووە هیچ شەڕمان نەزایێت تەهای حکوومەتی عێراقی کەڕەتێک ویستی بە هاوبەشی لەگەڵ پێشمەرگەی کوردستان خۆ ئامادە بکاتن ئەوان بە تەنیا چوون بەڵام بەس جەولەکیان کرد و گەڕان و هیچیان نەکردی. باشە داعش بۆ ناتوانانی بێتە ناو سنووری پێشمەرگە هەرجەیەک پێشمەرگەی لێبی ڕەبایەکانی پێشمەرگەی زۆر پتەون ناتوانن ئەو فەراغیان نییە مەسەڵەن کە بتوانن بێن بۆ سنووری پێشمەرگەی مەسەڵەن بپەڕنەوە لۆ دیوی کەندیناوەی لەو دیوی
فراغێکی ئەمنی زۆر هەیە کەواتە سەنگەرەکانی پێشمەرگە تند و تۆڵە بەرێ خەڵک هیچ ترسێکی ناترسی نییە. بابزانین بۆچی داعش لەو ناوچەیەدا هەن وە جومجۆڵ دەکەن بەداخەوە لە دوای 16 ئۆکتۆبەر لەو سنوورەی داعش بوونی پەیدا بوو بە لەبەر ئەو فراغە دروست بوو کە لە بینی ئێمە و لە بینی حکوومەتی عێراقی هۆیەکەی ئەو باش بەڵام حکوومەتی عێراق پشتر باسی لەوە کرد ساڵک بەر لێ ئێستا باسی لەوە کرد کە داعش نەما نا بە پێچەوانەوە کاتێککە حکوومەتی عراقی بانگەوازی کرد کە داعش نەماوە و ڕایان گەیاند کە داعش کۆتایی پێاتە هەلو فترێ ئەمە دووزار لەگە داعش ڕوبەڕوو یەکتر بووینەوە لە قەرەچ و ئەوانە ئەمە جارێکیان دوو شەیدماندا لەگەر چەند بریندارێکی داعشش زیاتر لە 15 کەسیان کوژرا زارێکی تریش عینیان هەوا بۆ شێوەی تووشی تەماس بووین لەگەر داعش نابعکسەوە داعش زۆریان هەیە بە تایبەتی لە چای قەرەچ و دەوروبەری باشە ئەمە سەنگەری هێزی پێشمەرگەیە لەم بەرەوەش هێزەکانی سوپای عێراق و حەشدی شعبی لەوێ هەن بەڵام ئەوەی جێگای پرسیارە زێدەتر داعش لە ناوچەکانی ژێرکۆنتڕۆڵی سوپای عێراقی و حەشدی شعبیدایە ئەمە بۆچی بۆ ئەوەی دەگەڕێتەوە حەشدی شعبی و سوپای عێراقی ناتوان کۆنتڕۆلی ئەو سنوورانە بکەن کە داگیریان کردیە بەس ئەو شوێنانە دەپارێزن کە جادەی ڕئیسی لە بەردەستیان ناتوانن بە تەواوی منتیقە و جوغرافیەکەی کە لێنە کۆنتڕۆلی بکەن کەواتە شار و شارۆچکە دەپارێزن لەگەڵ شەقا مەسەرچیەکە زیاتر ناتان لەوە زیاتر باشە بەڵام ئەمانە چەکی باشیان لە بەردەستە سوپانە مەشقیان پێ دەکرێت پارەیەکی یەکجار زۆری عێراق دەچێتە گیرفانی ئەوان کاک کامەران دروستبوونی ئەو جێشی عێراقی لەبەر ئەوەی لە نەرخاوەن مەبدەە نەوەکو موالید و مرکزیە هەرکەس بە خۆی وەکو شەریکە و کۆمپانیا هاتیە لەبەرەوەی خۆی بە خاوەنی مۆزوعەکە نازانی ساریجەگەر لە ژیاندا قەنەعەتێکی نەبوو یان سوڵتەیەکی مرکزی باش مراقەبەی نەکرد خۆتیش میلیشایە بەڵام لە جلوبەرگێکی عسکەریدایە بە پاڵپشتی ئەمریکا باشە بەڵام وەکو دەزانن ینی زۆربەی دانیشتوانی ئەو ناوچانە کوردن و لە ماوەی ڕابردووشدا لە مەخمور دەڤەری مەخمور تا ئەو سنوورش داعش خەریکە سەرانە لە خەڵکی کورد دەستێنێ و چەند گوندێکیش وە چۆڵ کرایە ئەنی چارەسەر چی دەبێت چی بکرێ ینی باشە ئللا دەبی ئەو لێشنەیەی کە ئەو هەماهەنگەی هەیە لە بینی ئەمریکا و لە بینی حکوومەتی عێراقی پێشمەرگە بگەڕێتەوە بە قوت و بە دەسەڵاتی خۆیەوە ئەگەر نا ئەوانەی کە ئێستا ئێمە پێی دەرێت سەرانە ئەوان پێی دەرێت زەکات لە هەموو گوندەکان وەردەگیری بە تایبەتی لە گوندە عەرەبەکان متعاونیشن لەگەریان باش پێ دوایە داعش بەڕاستی بۆتە مەترسی لەو ناوچەیە زۆریش مەترسیە لەبەرەوەی ئێستا خەڵکی ئەوانەی کە لە خۆیان دەترسێن یان موالیدی حکوومەتن یان شورتەنە یان عشری وەتەنینە یا عشتی شعبینە ئەوان دێن شەوان لە دەبزدەن و ناوێن لە شارە لە دۆراپشتی دەبزولەوانە بخەون ینی بەرپرسەکانی عێراقی فعلا مەخمور چۆڵ دەکەن دەستنە شوێنە ئەوەی متقەی دەبز بە تایبەتی ینی ئەو شوێنە ئەوانەی کە ماریان لە گوندەکانە لە گوندی عەرەبەکانە شەوانە دێنەوە ئەو شوێنانەی کە قوتیان لێ یعنی ئەم ئاسایشی چەند بە قەنعەتی خوان لێ بەڵام لەوێشان زایفن باشە بەڵام داعش بۆتە مەترسی ینی داعش چەکی قورسی پێ نییە وەکو باسی لەوە دەکرێت ئەستان وجودی داعش چەندە لەو ناوچانە بەپێی زانیاری ئێوە زۆرە ژمارەیان کەمە هەندێک جار باسەوە دەکرێت خێزانی خۆشیان بردووە ینی مۆلگەیەکی باشیان داناوە مۆلگەکانی داعشە تا ئێستا لەبەر چاو نییە بەڵام دەبیندرێت لە دەوزەیەکان و لە شوێنانێکە لە تەپۆلکانی دەوراپشتی مەلعە و توێ لە ئەو تا دەگاتە ئەو سنوورەیە تا مەلە عەبدوڵڵا و دەوراپشتی عەویجە و متعاونیش هەنە لەگەریشیان متعاونن بەخۆیان گوتت خەڵکێک هاوکاریان دەکەن چێنەوە ینی هەر هەمان دانیشتوانی ئەو ناوچان خۆ دیارە بەوەی دیارە خەڵکێک هاوکاریان دەکا دی ئەو نان و خواردن و تفاق و چەک و تەقەمەنیە هەر لە ڕێگەی وان دیخۆوانە چم عملیانە لە شوشتە چێ دروستی دەکەن هەر ئەوانەیە کە عشتی شعبی و عشتی وەتەنی لۆیان تەمین دەکەن باشە ئێمە
دەزانین هەموو ئەو ناوچانەی کە هێزی پێشمەرگەی تێدایە پێشمەرگە دەیان پارێزێ ئارامن. ئەم ئارامیە تاکەی پێشمەرگە دەستەوەستان دەوەستێ لەم بەرەوە داعش چی بکە بیکە؟ نەباکسەوە ئێمە هەر وەختێک داعش ببینین تەخەی لێ دەکەین و هەر بە چاوی تیرۆریست تەماشای دەکەین هەر واشمان لەگەر کردینە بەڵام لە سنووری من ناتانزم زۆریان هەبی لەبەرەوەی هەم خەرکەکەی من متعاونە لەگەرەمە بەڵام لە ئەو شوێنانەی کە حکوومەتی عراقی لێیە بەداخۆ ئێمە دەستمان پێناگا چۆن بتوانین ئەو خەرکی لێ بپارێزی بەڵام زۆر بەشیان دێن مەقدار شتەکانیان دێن لە سنووریمە ئەو سنوورێکە پێشمەرگەی لێیە دێنە لای ئێمە لە لای خۆیان ناتوانن بە ئارەزی خۆیان بسوڕێنەوە کەوایە تاکە پاراستنی ئەو ناوچانە بە بۆچوونی ئەوە هێزی پێشمەرگەیە بتاکید گەڕانەوەی هێزی بە شایدی هەموو خەڵکی منتیقی بە شایدی خەلکی منتیقی ئەو سنوورێکە ئەوانیشی لێدەن ئەگەر پێشمەرگا بگەڕێتەوە لە منتیقی ئێمە ژیانمان تامین دەبی گوزەرانمان تامینتر دەبی دەتوانین باشتر زراعەت و شینایەکانیشمان بکەین ئێستا خۆل لەوەتەی دوای 16 ئۆکتۆبر کە زراعەتی نەکردی بۆ شێوەی کەواتەیەوە قبول ناکەن داعش لەم ناوچەیە ببینێن چۆن دەتوانین ئێمە چۆن دێرین داعش زیاتر لە 1500 پێشمەرگەیمەی شەید کردی 10,000 پێشمەرگەیمەی بریندار کردی ئێمە داعش بە دژمنێکی سەرسەختی خۆمان دەزانین یا هەموو جیهان نەگەین. دانیشتوانی ئەو ناوچەیە دەڵێن لە هەر شوێنێک پێشمەرگە هەبێت ئارامی هەیە سەقامگیری هەیە ژیان هەیە لە هەر شوێنێکیش لەم ناوچەیە پێشمەرگە نەبێ و لە سنووری سوپای عێراق و حەشدی شەعبی و داعش و هێزە بیانیەکان بێت بێگومان مەترسی هەیە ئەوان دەخوازن بۆ ئەوەی بە ئارامی بژین بۆ ئەوەی ژیانێکی خۆشبەخت و سەقامگیر ببەنە سەر دەخوازن هێزی پێشمەرگەی کوردستان چۆن لە پێش 16 ئۆکتۆبر بوونیان هەبوو بگەڕێنەوە هەمان شوێن و خەڵکی ئەم ناوچەیەش بۆ داهاتوو ئێستاش بە ئارامی بژین تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە خواتان بستێت.